کتێب زەرەری هەیە. زەرەری هەیە لەوەی کە لە دۆخێکی سادە و فتریانەی کە ئینسان دەژیێ، کتێب ئینسان دەخاتە دۆخێکی نائارامەوە، دۆخێکی ئاوهاوەکە ڕازی نەبێت چیتر بەوەی کە لە واقع هەیە. کتێب دەدخاتە دۆخێکی ئاوهاوە کە ئەخلاقت تێک بدا. کتێب دەدخاتە دۆخێکی ئاوها فکرت بگۆڕێ. کتێب دەدخاتە حاڵەتێکی ئاوهای کە یاخی ببی. کتێب دەدخاتە حاڵەتی ئەوهای کە ژیان بگۆڕی، لە ڕووی باوکت بۆسی، لە ڕووی حکومەت بۆسی، زۆر جاران لە ڕووی خوۆش، لە ڕووی دینیش دەشێت تووشی سزنیش بی. زۆر نووسەریش لەسەر کتێبەکەیان کوژراون. زۆر خوێنەریش لە دەست بەهۆی کتێبەوە زندان کراون. من کەم نەبوون ئەو برادرانم کە لەسەر کتێب سەددام گرتنی و فڕەیدا نەسزنەوە. زیانەکەی ئەوەیە. زیانەکەی ئەوەیە کە ئەخلاقت تێک دەدا. فکرت تەشویش دەخاتە ناوی، دوو دڵت دەکە، نائارامت دەکە، وەت لێ دەکە یاخیبی، وەت لێ دەکە چیتر ڕازی نەبی. چەند بەختەوەرنەوە ئینسانانەی بەبێ کتێب دەژین و ماڵ و منداڵی خۆیان بەخێو دەکەن. چەند بەدبەختن ئەو ژنانەی کە بەهۆی کتێبەوە پێیان دەگوترێ بێ ئەخلاق. چەند نائاسوودەن بەدبەختن ئەو کچانەی کە بەهۆی کتێبەوە دەکەونە ناو ژیانێکی ڕۆشنبیری و کتێب بۆیان لێ دەکا کە مێرد نەکەن. ئەمانە هەموو پرسیارە لای من. تەنیا ئەو دیوەی نییە کە کتێب بەسوودە. داوا لێبوردن دەکەم ئەگەر تاکو ێستا لە بەرنامەکانتان هەموو کەسێک هەر باس و بە شان و باڵی کتێبیدا هەڵدابی. بەس من وا تێ دەگەم کتێب وات لێ دەکا بەختەوەر نەبی. کتێب وات لێ دەکا لە ئەنجامی ئەو تەشویش و ئەو ناڕازی بوون و ئەو فکرە تازانە، ئەو چەمکە تازانەی دێتە ناو دڵ و دەروون و باوەڕتەوە ژیانت بە هەدەر بدەیت. ئەو عینەگە لە ئەنجامی کتێبەوە تووشم بووە. منێکی گەنج دڵت نەدەهات تەمەشام بکەی. ئەوە حاڵمە ئێستا. عینەکێک بە ملمەوە و تەپڵی سەریشم دەبینی.